خانەنشینان ناچارن لەژێر گەرمایەکی تاقەت بروکێن پەنا بۆ بانکەکان ببەن تا موچەی مانگی شەشی ئەم ساڵن وەربگرن. بەشێکیان هێندە بە پێوە وەستاون لە سەرەکە خۆیان بە پێوە ناگرن لە تاو ئازاری قاچەکانیان. مام قادری یەکێکە لەو خانەنشینانەی کە لە پێش بانکێکی هەولێر سەری گرتووە. ئەو سەرباری مەندووبوونەکەی بەڵام نیگەرانە لەوەی کاتێک ئەو موچەی وەردەگرێت بەشی پێداویستەکانی خۆی و ماڵ و منداڵی ناکات. وڵی سڕەکە لە خوای بەزیاد سڕە بڕینمان تێدا نییە. خانشینی باقی نەورە لە باقی نەورە معاش وەردەگرم کە معاشەکەم وەرگرت هەموو مانگانە بە جەدوەل دایدێنم. کاتی مەکتەب مەسەرەن لۆ مندارەکان دادەنم ئەوەندە لۆ مندارەکان 150,000 دەوە مندارەکان بەو ئارەی ئیدارە دەکەین. معاشەکەمان کەمە. هیوادارم حکوومەتی کوردستان معاشەکەمان لۆ زیاد بکە. نەک تەنها لاولێر بەڵکو لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خانەنشینان هەمان گرفتی وەرگرتنی موچەیان هەیە. تەنانەت ساڵانە چەندین خانەنشین لەسەری وەرگرتنی موچەکانیان گیان لەدەست دەدەن. بەڕاستی دابشکردنی موچەکە ئەزیێتمان دەداتن، یان شێوەی دابشکردنەکەی ئەگەنا دەتوانن ڕێکی بێخن یان بیکەنە کارتەکە لە کۆماکردنەوە یانیش ئەو سێبەرە زێش خۆشمان کوسیمان لۆدانن عەزەرە بکەمە دابشکردنەکەی باش شێوەکە بیتن. شێوەی ئێستا خۆش نییە. زستانان سەرمامان دەبی، هاوینان گرمامان دەبی، حەز دەکەین یانی ئاورەکمان لێ بدەنەوە خزمەتی ئەو هەموو پیرێ بکەن و بێتاقەتەی بکەن. دەگەڕێنەوە لای مام قادر. ئەو موچەکەی وەرگرت بەڵام ماندووە و پێویستی بە پشوویەکە پێش گەڕانەوەی بۆ ماڵەوە. ئەو بە گوتەی خۆی تەنها 350,000 دینار موچەی خانەنشینیەکەیەتی و نازانێت کە گەڕایە ماڵەوە چۆن دابەشیان بکات. خانەنشینان لە نێوان کەمی موچەکانیان و خراپی سیستەمی وەرگرتنی موچەکانی نیگەرانن. دەنگی ئەمریکا زۆر هەوڵیدا لەسەر کێشەی وەرگرتنی موچە ڕای بەڕێوەبەری بانکەکان وەربگرێت. بەڵام تا ئامادەکردنی ئەم راپۆرتە هەوڵەکانی بێ ئەنجام بوون. دیار جەمال دەنگی ئەمریکا، هەولێر.